هەکاربا لەو ناوچەیە دوور نەکەوینەوە هەر لێ بمێنین هەر لە ڕانی و قەڵازێ مێنینەوە چونکە بێگومان ئەو ناوچانەی کوردستان بە کللتور بە ڕەسەنایەتی ئیتر لە هوەرا بێ لە ژینگەکەی بێ لە هەر شتێکیا بێ ناوبانگێکی هەیە هەرێمی کوردستان بە تایبەتیش لە ڕانیا و قەڵاتزێ کا بۆ خۆی خاوەنی کللتور و ڕەسەنایەتی خۆیەتی هەم لە گۆرانی لە ئاواز بە تایبەت گۆرانی ڕاستنی کوردی ئێستا گروپی هوەری نامرێ هەیە کە یەکێکە لەو گروپانەی بە تایبەت بۆ بۆنەکان بابەتەکانیان ئامادەیە و ئەبێتە نوێکردنەوە و بژانەوەی ڕەسەنایەتی کوردی. بەڵێ ئەوەی کە لە قەڵات هەیە گروپێکە وەکوی ئاماژەت پێدا کار لەسەرەوە دەکات ینی ڕەسەنایەتی کللتور بپارێزە یاخود نوێکانەوە بە بۆنەی ئادار و نەورۆزش پێم وابێ کۆنسرتێکیان هەیە کۆنسرتێکی بە خۆڕایی یاخود خۆبەخشانەیە بۆیە دەمانوێت بۆ ئەمە بەستە زیاتر قسە لەگەڵ با بڵێن خاوەنی گروپەکە بکەین پێم وابێ خاوەنی گروپەکە کاک سۆران بەرزەیە سۆران بەرزە کە سەرۆکی گروپی میوزیکی نامرەیە کاک سۆران بانیت باش ڕۆژێکی باش بۆ تۆ بە هیوایەوەین کە کۆنسرتێکی پڕچێش خۆش بەڕێ بکەن جا پێمان بڵێ زانیاری زیاتر بۆی ئەوەی کە لێرەشەوە گوێی لێتی ئەمڕۆ ئامادە بێ لە کۆنسرتەکەتان. زۆر سپاس بەیانی ئێوەش باش هیوادارم هەموو لاک باش بێت بەیانی بینەرانتان باش دەستان خۆش بێ سپاس بۆ ڕخساندنی و دەرفەتە وەکو خۆتان باستان کەس ئەمڕۆ گروپی میوزیکی نامرە لە قەڵاتزێ کۆنسرتیشی گۆرانی میوزیکمان هەیە هەم بە بۆنەی یادەکانی نەورۆزەوە هەم بە بۆنەی یادی دامەزراندنی گروپەکە کە ئەمڕۆ ساڵ یادی دامەزراندنی گروپەکەمانە. ئەی تەمەند درێژ بن پیرۆزە ئینشاءڵڵا تەمەنێکی پڕهوەری و پڕبەرەکەتان هەبێ. ئێستا هاژە لە کاتێکدا دەبینین ینی زۆر سپاس گۆرانی و تێکەڵاوبوونی ئاوازەکانی دیکە زۆر بووە بەڵام ئێوە کاک سۆران لە هەوڵدان دەتانەوێت پارێزگاری لە ئاوازی کوردی یانە و ئاوازانە تام و بوونی کوردەواری لێدێ بکەن چۆن ئەم بیرۆکەیەتان دوهاتیە؟ خۆی ئێمە لە سەرەتای دامەزراندنی گروپەکەەوە هەر ئیشمان لەسەر ئەوە کردووە کە ئاواز و مۆسیقا و گۆرانی کوردی ڕەسەن پەرە پێ بدەین نێڵن کە ئەم گەوهرەی کە هەمانە ئەو مێژووی کە هەمانە لە گۆرانی میوزیکی ڕەسەنی کوردی بەفیڕۆ بچێت ون ببێت ئینشاڵڵا چۆن تا ئێستا نەمان هێشتووە کە لە مەنتیقەکەی خۆمان لە دەڤەرەکەی خۆمان ئەو ڕەسەنایەتیەون ببێت بۆ داهاتوش ناڵن ئەو ڕەسەنایەتیەون ببێت ئێستاشی لەگەڵ بێت هەر لە کۆنسرتەکەی ئەوڕۆماندا هەموو گۆرانەکانمان گۆرانی ڕەسەنی کوردی و گۆر ئاواز و مۆسیقای ڕەسەنی کوردیەکە بەکاری دێنین. باشە کاک سۆران ئەو هونەرمەندانەی کە لەگەڵ ئێوەدان بەردەوام هونەرمەندی یاخود بڵین سەرەکین لە گروپەکەتان بەردەوام بەیەکەوە یاخود هەر هونەرمەندێک کە خولیای گۆرانی ڕەسەنی کوردی بێ ئەتوانێت لەگەڵەوە بەشدار بێ. بۆ خۆی ئەمڕۆ بۆ کۆنسرتەکەی ئەمڕۆ هونەرمەندەکان هەمویان ئەندامانی گروپی میوزیکی نامرێن ئەگەرنا لە پێشتردا هەر هونەرمەندێک کە پێشنیاری کردوێت کە ئێمە ئیشی لەگەڵ بکەین بە مەرجێک وەکو خۆتان دەڵێن ئیشەکەی ئیشی ڕەسەنایەتی کوردی و لەگەڵ ئاوازی میوزیکی کوردی بگونجێ و گونجابێت ئیشمان لەگەڵ کردووە و بۆ داهاتوش ئیشی لەگەڵ دەکەین بەڵام بۆ کۆنسرتەکەی ئەمڕۆمان هەموو هونەرمەندەکان ئەوانەی کە بەشدارن پێنج گۆرانی بێژمان هەیە هەر پێنج گۆرانی بێژەکە ئەندامی گروپی میوزیکی نامرێن و ئەمڕۆ لێرەکانە عەرز دەکەن هەر بۆ معلوماتی جەنابتان و بینەرانی ئازیزیش ئەو بەرهەمانێک کە ئەمڕۆ لێرە پێشکەشی دەکەین سەرجەم بەرهەمەکان گۆرە ئاواز و مۆسیقای تازەن هەمویان خاوەنی بەرهەمی خۆیانن کە ئەمڕۆ باڵێنی بۆ یەکەم جارە بەرهەمەکان عەرز دەکرێن. بەڵێ کاک سۆران جەنابەت کەسێکی موزیکسیانی باشتر ڕەنگە شارەزابی لە ئێمە بەڵام ینی دەبینین هەر ناوچەیەک خاوەنی شێوازێکی تایبەتە لە هونەری گۆرانی وتن ینی بە نمونە لە دهۆ کلااوک زۆر بڵاوە لە هەولێر حەیران لە هەورامان ئەوە دیارە لە ناوچەی گەرمیان قەتارە و ئەڵڵاوەی سێ نازانم چی بێڵێن ناوێکی وای لە قەڵاتزێ چی شێوازێک هەیە تایبەت ببێەوە؟ بالضبط ئێمە لە قەڵاتزێ چەندین شێوازی تایبەتمان هەیە مەسەلەن ئێمەش چۆن لە هەولێر حەیران بناوە گەر لە قەڵاتزێش حەیرانی تایبەت بە خۆمان هەیە هەر لە گروپی میوزیکی نامرێ ئەمساڵ حەیرانی دەشتی پشدەرمان هونەرمەندی گەورەمان ئەمسا مستەفا دادار تەسجیل کرد و کلیپمان بۆ کرد و بڵاومان کردەوە کە تایبەتە بە مانتیقای پشدەر
جگە لە حەیران لە منتیقەی پشدەر چەندین بڵین زیاتر لە منتیقەی ئێمە لە قەڵاتزێ و لە منتیقەی پشدەر هوەری تێکەڵاو باوە یعنی ئیش لەسەر زۆربەی هوەرەکان لەسەر زۆربەی شێوازی گۆرانیەکان دەکەین و زاڵترین هین لەسەر ئێمە زاڵترین بوان لەسەر ئێمە ئەو دەنگانەیە کە بەتایبەت مامۆستا محەممەدی ماملێ زۆر لەسەر منتیقەی ئێمە زاڵە زۆرترین جاریش ئیش لەسەر ئەوە کراوە بەڵام ئێستا لەخوا بزیاد بێ ئێمە لە گروپی موزیکی نامرێ وامان کردووە کە هەموو شێوازەکانی گۆرانی بەکاربێنین هەموو شێوازەکانی مۆسیقا بەکاربێنین ئەوەی کە بەتایبەت لە ڕەسەنایەتی کوردی زۆر باوە ئێمە بەکارمان هێنا و ئیشی لەسەر دەکەین. کاک سۆران تا چەند خانمان لەگەڵتان بەشدارن لەگەڵەوە شاپێم بڵێ کەشەواکەی ئەمڕۆی قەڵاتزێ چۆنە کۆنسرتەکەتان لەکوێ بێ کاژمێر چەنە چۆن ئەتوانن ینی زۆرترین هەواداری میوزیک و گۆرانی کوردی کۆکەنەوە. پرسیار یەکەمتەوە ڕێژەی خانمان لە گروپەکەماندا بەداخەوە کەمە هەرچەند ئیشمان لەسەر کردووە و خەتای ئێوە یا خۆیان خانمان نایە نائیشەڵ نەوەڵا خەتای ئێمە نیە خەتای ئێمە دەرگامان واڵایە چەندین جار مەهینمان کردووە ئەنی یەک شێوازەیە لە گروپی ئێمەدا هەر کەسێکە بێ بێتە ئەندامی گروپ دەبێت خۆی پێشنیارکە و ببێ بە ئەندامی گروپ بەڵام ئێمە بۆ ئێوەی خانمان چیمان کردووە بۆ خۆمان سوین بە دواتان دەگەڕاوین چوینە لایەن چوینە ماڵەکانیان بۆ ئەوەی کە بێن ئیشمان لەگەڵ بکەنینکە لەخوا بزیاد بێ هەمانە بەڵام بۆ ئێستا بۆ ئەم کۆنسرتی ئەمڕۆ هیچ خانمێک بەشدار نییە چونکە نانتوانی ئامادە بن هەم لەبەرەوەی کە حاضر نەبوون هەم هەندێک هۆکاری کەشەیەکە نانتوانی کە ئەمڕۆ حاضر بن ئەگەرنا لە گروپ میوزیکی نامرێ ئەندامی ئافرەتیشمان هەیە ئیشیش دەکەن ئیشمان لەگەڵ کردوون بۆ پرسیاری دووەمت کۆنسرتەکەی ئێمە ئەمڕۆ سەعات 4 ئێوارە دەبێت لە هۆڵی هونەرمەندانیان هۆڵی ڕۆشنبیری لە قەڵاتزێ هاتن بۆ هەمووانە گرفتێکمان هەیە لەوەی کە حەز دەکەین جێگامان نەبێتەوە جێگای بینەران بە تەواوی نەبێتەوە چونکە قاعەکە نزیکی 450 کەس بۆ 500 کەس دەگرێت بە پێی پێشنبینیەکانی ئێمە زیاتر لە سەروی 600 کەس ئامادە دەبێت پاریش هەمان گرفتمان هەبوو لەوەی کە لە هەمان ڕۆژە کە کۆنسرتمان کردووە گرفتی ئەومان هەبوو کە جێگای دانیشتن کەم بوو لە قاعەکە بەڵام ئینشاڵڵا ساڵ بزانین ئەگەر زانیمان زۆر قەرەباڵغ دەبێت توین دەبێت دەبێت مەجبورین کۆنسرتەکە دوو جار دووبارە بکەینەوە ینی ساعات 4 دووبارە بکەینەوە جاری دووەمیان بخینە شەویان بخینە سبەی ئێوارە بۆی کە ئەوانەی کە بەشدار نابن بتوانن کە جاری دووەم بەشدار بن تێیدا ئەوەش زۆر باشە. بەڕێز سۆران بەرزە سەرۆکی گروپی موزیکی نامرێ سپاس بۆ تۆ کە بەم بەیانیە لەگەڵمان بووین بە هیوای کۆنسرتێکی باش بێ و خەڵکێکی باش ئامادە بێت. دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە و دەستان خۆش بێت سەرکەوتوو بن.